سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ. سەرەتاش سەردێڕی چەندەوە. چالاکی تەبلیغی بە بۆنەی 26 ڕێبەندان لە ساڵوەگەڕی ئاشکرابوونی کۆمەڵە. بەیاننامەی سی ڕێکخراوەی پارێزەرانی مافی ژنان دژ بە حکمی سێدارە لە ئێران. پێدانی مەرەخەسی بە سوعەدا خەیرزادە بە دانانی وەسیقە. خۆپیشاندان لە باکووری کوردستان دژ بە دانانی قەیم. بەردەوامی خۆپیشاندانی خەڵکی دەهدەشت دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی. بەڕێوەچوونی دادگای پێڕاگەیشتن لەسەر تۆمەتەکانی هادی جەلالی. چالاکی تەبلیغی بە بۆنەی 26 ڕێبەندان ساڵوەگەڕی ئاشکرابوونی کۆمەڵە. بە پێو ڕاپۆرتوێنانەی بەدەست ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە. ڕۆژی سێشەمە 23 ڕێبەندان کۆمەڵێک لەلایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە کانی دینار بە بۆنەی 26 ڕێبەندان ساڵی یادی ئاشکرابوونی چالاکیەکانی کۆمەڵە تراکتیان بڵاو کردەوە. لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بە بڵاوکردنەوەی تراکت و نووسینی دروشمی بەڕێزە یادی کاک محەممەد حسێن کەریمی پیرۆزە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە بژی شۆڕشی ژینا و بشی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لەسەر دیوارەکان بەرەو پیری 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی چالاکیەکانی کۆمەڵە ڕۆیشتن و ئەو ڕۆژیان لە جەماوەری خەڵک لە کوردستان و ئێران پیرۆز کرد. بەیاننامەی سی ڕێکخراوی پارێزەرانی مافی ژنان دژ بە حکمی سێدارە لە ئێران. بە پێی هەواڵەکان سی ڕێکخراوەی پارێزەری مافی ژنان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا سەپاندنی حکمی سێدارە بەسەر چالاکوانانی کورد و بە تایبەت پەخشان عەزیزی و وەریشە مرادیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێدارە لە ئێران بوون. لە بەیاننامەکەدا سەرەڕای ئاماژەکردن بە بێتاوانبوونی پەخشان عەزیزی وەریشە مرادی بەندکراوانی سیاسی مەحکوم بە ئێعدام حکمەی لە سێدارەدانی بەندکراوانی وەکو کردەوەیەکی دژە مرۆیانە و بە پێچەوانەی یاسە نێونەتەوەیەکان دەستنیشان کرد. ڕێکخراوەکانی بەشداربووی ئەم هەڵمەتە تیشکیان خستە سەرەوەی کە کۆماری ئیسلامی حکمی لە سێدارەدانی بەندکراوان وەکو ئامڕازێک بۆ بێدەنگکردنی دەنگە ناڕەزایەتیەکان بەکاردێنێت. لە کۆتایی بەیاننامەکەدا داوا لە ڕژێمی کۆماری ئیسلامی کراوە کە حکمی ئەعدامی موجاهید کۆرکور، مێهدی حەسەنی و بەهروز ئیحسانی و هەڵبوەشێتەوە لە دادگایەکی دادپەروەرانەدا پێداچوونەوە لەسەر دۆسیەکانیان بکرێت. پێدانی مورەخەسی بە سوعەدا خەدیرزادە بە دانانی وەسیقە. ڕۆژی سێشەمە 23 ڕێبەندانی 1403 سوعەدا خەدیرزادە لەگەڵ منداڵەکەی کە لە زیندان لەدایک ببوو بە دانانی وەسیقەی 2 ملیار و 500 ملیۆن مەرەخەسی 20 ڕۆژەیان پێدرا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سوعەدا خەدیرزادە بەندکراوی سیاسی خەڵکی پیرانشار کە بە تۆمەتی هاوکاری لە کوشتنی بانقەسی ئەندامێکی سوپای پاسداران و ئەندامەتی یەکێک لە حیزبەکانی دژ بە کۆماری ئیسلامی لەلایەن دادگای ئینقلابەوە حکمی 12 ساڵ و 6 مانگ زیندانی تازیری بەسەردا سەپێنراوە. منداڵەکەی ڕۆژی سی چۆزەردانی 1401 لە زیندان لەدایک بوو. ڕۆژێک پاش لەدایکبوونی منداڵەکەی بۆ بەندین خانەی ورمێ ڕاگوێزرا کە ئەمە بوو بەهۆی ناڕەزایەتی بەربڵاوی ناوەندەکانی مافی مرۆڤ لە ئێران. ئەو بەندکراوە سیاسیە ڕۆژی سێشەمە 23 ڕێبەندان بە دانانی وەسیقەیەکی قورس لەگەڵ منداڵەکەی مرەخەسیان پێدرا. خۆپیشاندان لە باکووری کوردستان دژ بە دانانی قەیم. ڕۆژی سێشەمە 23 ڕێبەندانی 1403 دانیشتوانی شاریوان لە باکووری کوردستان دژ بە دانانی قەیم و سەپاندنی حکمی زیندانی بەسەر عەبدوڵڵا زیدان هاوسەرۆکی شارەداری هەڵبژێردراوی خەڵکی ئەو شارە لە بەردەم شارەوانی کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. پاش سەپاندنی حکمی 3 ساڵ و 9 مانگ زیندان بەسەر عەبدوڵڵا زێدان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانی دژ بە دەوڵەتی تورکیا خەڵکی ناڕازی لەم بڕیارەی دیوانی باڵای تورکیا سەرەڕای خراپی کەش و هەوا لە بەردەم شارەوانی شاری ئیوان کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. لاوانی بەشداربووی خۆپیشاندانەکە بە وتنەوەی دروشمی بژی بەرخۆدانی نەتەوەی کورد و
بەرزکردنەوەی خەبات دژ بە زوڵم سەرکەوتووە بین سووربوونی خۆیان لەسەر بەردەوامبوونی نەڕێزایەتیەکان نیشاندا و خوازیاری لابردنی قەیم لەسەر شارەوانیەکانیان بوون. بەردەوامی خۆپیشاندانی خەڵکی دەهدەشت دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی. بۆ ماوەی 4 ڕۆژە دانیشتوانی ناڕازی شارستانی دەهدەشت سەر بە پارێزگای کۆهگیلۆی و بوێر ئەحمەد دژ بە دەسەڵاتی ڕژێمی کۆماری ئیسلامی ڕاپەڕیون و زۆربەی شەقامەکانی ئەو شاریان داخستووە. خۆپیشاندەران لە ناڕازایەتیەکاندا بەوتنەوەی دروشمی مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی و خامنەی و مردن بۆ دیکتاتۆر ڕژانە سەر شەقامەکان و خوازیاری هەڵوەشانەوەی ڕژێمی کۆماری ئیسلامین. خەڵکی ناڕازی هێرشیان بردووەتە سەردام و دەستگا حکومەتیەکان و کەڵانتەری 12 و شارە، بەڵام بە هێرشی هێزە سەرکوتگەرەکانی ڕژێم بەڵاویان پێکراوە. ژمارێک لە خۆپیشاندەران بریندار بوونە و لانی کەم 6 کەس کە 2 کەسیان ژن بووە دەست بەسەر کراون. هێزە سایبریەکای کۆماری ئیسلامی لە هەوڵی پێشگیری لە بڵاوبوونەوەی ئەم هەواڵە و نیشاندانی وەکو شەڕێکی عەشیرەیین ئینتەرنێتیان لەو شارە داخستووە. بەڵام بە هەڵمەتی لاوانی تێکۆشەری ئەو شارە و بڵاوکردنەوەی ڤیدۆ ناڕەزایەتیەکان ئەم هەواڵی ڕژێم بێ ئاکام ماوەتەوە. خۆپیشاندەران داوایان لە خەڵکی ئێران کردووە یارمەتیان بدەن و لە بەیاننامەکەدا ئاماژەیان بەوە کردووە کە بێدەنگی خیانەتە و پێویستە چیتە لە بەرامبەر زۆڵمی ستەمکاردا بێدەنگ نەبین. هەروەها خۆپیشاندانەکەی بۆ چەند شارێکی دیکەش بڵاو بووەتەوە. یان لە دەستدانی 2 کرێکار لە بەندەر عەباس و بافق. لە ڕۆژانی ڕابردوودا 2 کرێکار لە شارەکانی بەندەر عەباس و بافق بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار گیانیان لەدەستدا. بە پێی راپۆرتەکان کرێکارێک لە شاری بەندەر عەباس بە ناوی ئەیوب چاچازی بەهۆی بەرەقگرتوویی بۆ نەخۆشخانەی ئەو شارە ڕاگوێزرا و بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لەدەستدا. هەروەها کرێکاری دیکە لە شاری بافق بە ناوی عەلی بابابووەیری بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار لە بەرزاییەوە بەربووە و دەست بەجێ گیانی لەدەستدا. کوشتنی کچێکی منداڵ و ژنێک لەلایەن بنەماڵەکانیانەوە. ڕۆژی سێشەمە 23 ڕێبەندانی 1403 کچێکی تەمەندە ساڵ لە شاری سمنان لەلایەن زەردایکیەوە و هەروەها ژنێکی دیکە لە شاری نیکشەهر سەربە سیستان و بەلوچستان لەلایەن براکەیەوە کوژرا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کچێکی تەمەندە ساڵ لە شاری سمنان بەهۆی کێشەی خێزانی لەلایەن زەردایکیەوە کوژراوە. زەردایکەکە کە تەمەند 38 ساڵە خۆی کچێکی تەمەند 12 ساڵی هەیە و دانی بە کوشتنی کچەکەدا ناوە. هەروەها ژنێکی دیکە بە ناوی نادیا بەلوچی لە شاری نیکشەهر لەلایەن براکەیەوە بەهۆی کێشەی خێزانی بەکولە کوژراوە. بەڕێوەچوونی دادگای پێڕاگەیشتن لەسەر تۆمەتەکانی هادی جەلالی. ڕۆژی سێشەمە 23 ڕێبەندانی 1403 دادگای پێڕاگەیشتن لەسەر تۆمەتەکانی هادی جەلالی معلمی خەڵکی کرمان لە لەقیەکی دادگای ئینقلابی کرمان بەڕێوەچوو. لە جەلەسەی دادگادا ناوبراو بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات، هاوکاری لەگەڵ ڕاگەیەندراوەکانی دژ بە کۆماری ئیسلامی و هەروەها تەبلیغ دژی بە نظام تاوانبار ناسرا. شۆرای هاواهەنگی ڕێکخراوە سەنفیەکانی معلیمان لە ئێران پشتیوانی خۆی لە هادی جەلالی ڕاگەیاند و لە بەردەوامی وتەکانیدا خوازیاری پێداچوونەوەی دادگای دادپەروەرانە لەسەر تۆمەتەکانی ناوبراو بوون. دەست بەسەرکردنی 3 شارومەندی بەلوچ لە شارستانی خاش. ڕۆژی سێشەمە 23 ڕێبەندانی 1403 3 شارومەندی بەلوچ لە شارستانی خاش بە هێرشی هێزەمنیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر کران. بە پێی راپۆرتەکان 3 شارومەندی بەلوچ بە ناوەکانی مەحموود شەهنەوازی تەمەن 30 ساڵ، مەهراب شەهنەوازی و جابر شەهنەوازی پاش هێرشی هێزەکانی ئیداری ئیسلاحات و گەڕانی ماڵەکانیان بە توند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کران. جێگای ئاماژەیە سەرەڕای بە دواداچوونی بنەماڵەکانیان هێشتا چارەنووسێ و سێبەندکراوە دیار نییە و لەسەر ئەو تۆمەتانەش کە خراوەتە پاڵیان زانیاریەک لەبەردەستدا نییە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی سێبەندکراو لە زیندانەکانی ئیسفان، زاهیدان و برۆجەت. لە ڕۆژانی ڕابردوو سێبەندکراو لە زیندانەکانی ئیسفەهان،
بروجێرد و زاهیدان بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دران. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، بەندکراوێک بە ناوی ئەمیر حسێن جەهان تیخ تەمەن 23 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەستی ئەفسەرێکی هێزەکانی کۆماری ئیسلامی کاتێک لە سەربازیدا بووە لە زیندانی زاهیدان بەبێ ئاگاداری بنەماڵەکەی لە سێدارە درا. هاوکات بەندکراوێکی دیکە بە ناوی مهدی شەحبەخش پێرسۆرانی تەمەن 40 ساڵ و خێزاندار بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەرەکان لە بەندینخانەی دەستگرتی ئیسفەهان ئەعدام کرا. هەروەها بەندکراوێکی دیکەی شارومەندی ئەفغانستان بە ناوی سەلمان هەمدەرد بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان بە شێوازێکی نەهێنی لە زیندانی ناوەندی بروجێرد لە سێدارە درا. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هاتوو ساتێکی خۆش بۆ هەموو لای.